تەوەری سێمی بەرنامەکەمان کە کۆتاتەوەرە دەست پێ دەکەین چاوان بێگومان نەمسا دەیەوێت پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق بەرە پێبدات و بۆ مەبەستەش لە ڕۆژانی ڕابردوو دیداری بازرگانی نەمسا هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوەچوو. ئێمە دەمانەوێت بۆ تاوتێکردنی ئەو بابەتە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانداری خاتوو ڕۆزا بێستون ڕاوێژکاری ئابووری هەرێمی کوردستان و عێراق لە باڵێزخانەی نەمسا لە ئوردنمان کردووە. خاتوو ڕۆزام کاتت باش، من لەو پرسیارە دەست پێ دەکەم ئایا نەمسا دەیەوێت لە چ ڕێگەیەکەوە پەرە بە پەیوەندی بازرگانی خۆی بدات هەم لەگەڵ عێراق هەم لەگەڵ هەرێمی کوردستان؟ ئەم کاتتان باش بەڕێزم، زۆر سپاس بۆ داواکردنتان. بەس یەک نقطەی بچووکێ دەمێت ڕوونی کەمەوانێ. من لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق ڕاوێژکارم، نەک لە ئەممان، بەس هێد ئۆفیسمان لە ئەممانە. زۆر سپاسان دەکەم بۆ یەکەم پرسیاری جەنابیشت. بەڵێ من وەکو ڕاوێژکاریان لە حکوومەتی هەرێم و لە عێراقیش پەیوەندیەکانی نوانی لە بینی نەمسا، کۆمپانیەکانی نەمسا و حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی کوردستان و عێراقی شەوانێ هەوڵ دەین کە پەیوەندەکان زیاتر بن و جۆن ڤێنچەریان با بڵێم بۆ ڕێک دەخەین یاخود میتینیان بۆ ڕێک دەخەین. هەروەکو بزنس فۆڕومەکەی لە هەولێر سازمان کرد لە هەفتەی ڕابردووتە. خاتوو ڕۆزا، باشترین هەنگاو بۆ ئەو باشترین ڕێکا بۆ ئەو هەنگاوانە چینە؟ بە شێوازێکی ڕاستەوخۆ هەنگاوەکانی پەرە پێدەدات یاخود بە شێوازێکی ناڕاستەوخۆ دەیانەوێت پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەردوو وڵات باش بکەن؟ ڕاستەوخۆ وەکو با بڵێن ئێمە وەکو ڕاوێژکار هەوڵ دەدەین لە بینی کۆمپانیەکانی کوردستان و عێراق لەگەڵ کۆمپانیەکانی نەمسایە و هەچ پرسیارێکی کەش هەبێت یاخود هەچ نقاتێکی تر هەبێت لە بواری نەمساوە بۆ حکوومەتی هەرێم، ئێمە هەڵی خۆمانی لەگەڵ دەدەین. بەڵێ مەبەستمانەوەیە ناوەندی پەیوەندی ڕاستەوخۆی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان و عێراق یاخود دەکەنەوە، یعنی نەمسا بەتەمایە ئەمە بکاتەوە یاخود جارێک زووە ئەوێت تاوتوی ئەم بابەتە بکەوە پلانی لە پلانی داهاتووە ئەمە جێبەجێ بکە؟ لەو نقطەیانە داوای لێبوردن دەکەم، ئەوە ناتوانم وەڵامی بەمەوە، چونکە ئێمە لە بواری ئابووریە لە کوردستان و عێراق ئیش دەکەین. لە بواری سیاست ئەوە دەبێت مەبەستمەوەیە خۆت ئەزانی ڕۆزاخان لە بواری پەیوەندیە دیبلۆماسیەکان تەنها باز لە سیاست ناکرێت. بواری ئابووری ژێکێکە لەو بوارانەی کە ئەبێ پەرەی پێ بدرێ، بواری بازرگانی ژێکێکە لەو بوارانەی کە دەبێت لە نێوان هەردوو وڵاتە گفتوگۆی لەبارەوە بکرێ. ئەمە لە ڕێگەی ئەوە دەکرێت کە ئەو وڵاتانە نوێنەرایەتی خۆیان هەبێت لە وڵاتانی تر و نوێنەرایەتی بگۆڕنەوە لە نێوان هەردوولایە بۆی کە بتوانن باشتر لە یەکتری تێبگەن و باشتر بڵێن پلانیان هەبێ بۆ چۆنێتی پەرەپێدانی پەیوەندیەکانیان لە بواری ئابووریە. لە بواری ئابووریە وەکو ئێوە کە گفتوگۆتان کردووە لەگەڵ نەمسایەکان، ئەوان ئەڵێن چی؟ ئەیانەوێت نوێنەرایەتێکیان هەبێ لێرە بۆی کە ئابووری و بازرگانی لە هەرێمیش و لە عێراقی شاپەرە پێ بدەن؟ نوێنەرایەتێکە وەکو شەخص من لە کوردستان و لە عێراقم، وەکو کۆنسوڵی نوێنەرایەتیش لە هێد ئۆفیسمانەوە لە ئەممانەوە مستە نۆیپەر ئەو سەردانمان دەکات لەگەڵمان خەریکە. بەس ئەگەر جەنابەت مەبەستت لە ئۆفیس بێت ئەوە جارێ نادیارە، ناونیشانمان نەکردەوە کەی دەیکەینەوە، داوای لێبوردن دەکەم. لەو نقطەیانەوە جوابتان بەمەوە. بەڵێ کاتە ڕۆزاخان، نەمسا دەیەوێت لە چ بوارێکی ئابووری و بازرگانیدا زیاتر پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستاندا پێش بخات؟ بەخۆی نەمسا دەوێت لە هەموو بوارێکە لە کوردستان و لە حکوومەتی کوردستان و عێراق بکەوێتە سەر کار و بەشدار بن لەگەڵ هەموو کۆمپانیەکانیش، یعنی لە هەموو کەرتێکە. ئەوەش دەکەوێتەوە سەر کۆمپانیەکانی نەمسا لەگەڵ کۆمپانیەکانی حکوومەتی هەرێم چۆن پێک دێن یاخود هەنگاوی داهاتویان چۆن دەبێت. ڕۆزەخان، لە ماوەی ڕابردوو لە هەولێر دیدارێکی بازرگانیتان لە نێوان هەرێم و نەمسا ئەنجامدا. ئەم دیدارە چی بوو و باسی چیتان کرد
و ئایا پلانتان هەیە بۆ ئەم دیدارە ینی لەم جۆرە دیدارانە لە شارەکانی تریش ئەنجام بدەن بۆ نمونە بێنە سلێمانی و دیدارێکی واتان هەبێ؟ باڵێ دیدارەکەمان 21 نۆ بوو لە شاری هەولێر و 22 نۆ لە شاری دهۆ کردمان. ئینشاڵە بۆ داهاتوش لە شارەکانی تر دەیکەین لە حکوومەتی هەرێم و لە عێراقیشدا، بەس ئەوە دیاریمان نەکردووە بە داخەوانە جارێ. دیدارەکە لەسەر نێوان با بڵێن بازرگانی لە نێوان حکوومەتی هەرێم و نەمسایە بوو و هەمان کاتیش ئێمە B2B میتینگمان ینی با بڵێن چاوپێکردنی کۆمپانیەکانی لۆکاڵ لە حکوومەتی هەرێم لەگەڵ کۆمپانیەکانی نەمسایە ئێمە سازمان کرد و لە هەمان کاتا بوو بڵێن لە هەمان ڕۆژ. ئەوەش بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانە لە بواری کۆمپانیەکانی نەمسا بە حکوومەتی هەرێم هەر لەو بوارەیە بوو. بەڵێ ڕۆزا خان جگە لە بەرهەمی نەمسا کە تێیدا هاوردەی هەناردی هەرێمی کوردستانی دەکرێت، هیچ بەرهەمێکی خۆماڵی هەیە کە نەمسا بتوانێت بیباتەوە بۆ ئەوێ هەروە هاوردەی وڵاتەکەی خۆیانی بکات؟ بەرهەمی خۆمانە بۆ نمونە بەرهەمی هەنار هەیە کە بتوانن لە بواری زراعە یاخۆت تاحینمان هەیە و ئیشی کاری دەستچنینمان هەیە کە ئێمە بڵێن بتوانین لەگەڵ نەمسا یاخۆت لەگەڵ کۆمپانیەکانی نەمسا ئەگەر لەو بارۆ بیانەوێت بتوانین هەرێمی حکوومەت بەرهەمی هەرێمی حکوومەت ببینە وڵاتانی دەرەوە وەکو وڵاتی نەمسا. بردووە تا ئێستا ڕۆزا خان؟ تا ئێستا هیچ بەرهەمێکیان بردووە؟ ئەوەی من ئاگادارم هەنار بووە براوە وەکوتر ئەوە ڕاستی بە ئاگاداری هیچ نیم حالیان هیچ شتێکمان نییە کە بڵێم ڕسمی کرابێت لە ڕێی ئێمەوە. ئەگەر شتێکی تریش کرابێت یانی ئەوەی کە من ئاگادارم بەس هەنار بوو تاحین بووە. بەڵێ ڕۆزە خان من ئەمێ پرسیارێ بکەم ئایا نەمسا بۆچی دوورە پەرێزە ینی لە هەرێمی کوردستان و لە عێراق مەبەستم لەوەی بۆچی تا ئێستا ناوێت ڕاستەوخۆ بێتە ناو ئەم وڵاتەوە یا بێت لێرە ئاگای لە بابەتەکانی بواری بازرگانی و بواری ئابووری بێت لەم وڵاتە، چونکە زۆرێک لە وڵاتانی تر ئەگەر چ ڕاستەوخۆ لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە بێ یاخود ناڕاستەوخۆش بێ و بەرهێنان لە عێراق ئەکەن یاخود لە هەرێمی کوردستان ئەیکەن. بەڵێ ئێمە وەکو نەمسا وەکو وڵاتی نەمسا لە بواری ئابوووریەوانێ دوو پرۆژەی گەورەمان هەیە لە حکوومەتی هەرێم. یەکێک لەوانە کە چەند دووسێ مانگلەوە پێش لە چیای زاوا لە دهۆک کردنەوەیان کرد، ئەوە دەمێکە بە ئیشیان لەسەر کردبوو بەس بەهۆی قەرەبووی ئابوووریەوانێ بۆ نمونە کۆرۆنای کەوتە بین و پێشتر شەڕی داعش و ئەوەی کەوتبووە بین کە ئێمە نەمانتوانی بوو هەنگاوێکی گەورە بین کە بەڕسمی بڵێن ئەو پرۆژەیە هەیە لە بواری نەمساوە هاتوۆتە حکوومەتی هەرێمەوانێ. ئەویش پرۆژەی چیای زاڤایە پرۆژەی هەپی پارک بۆ نمونە و لەگەڵ ئەوەشە مۆندیکاسۆش هەیە کارگەی مۆندیکاسۆ لە سلێمانیە. ئەوە دوو پرۆژەی گەورەی نەمسایە کە لە حکوومەتی هەرێم هەبێت. بەس بە جەنابەت دەناسی لە بواری ئەو کێشانی کە هەبوو چەندی ساڵ لەمەوە پێش هەم شەڕی داعش بۆ هەم کۆرۆنای کەوتوتە بین و لەبەرەوە ئێمە ئێستا خەریکین لەگەڵ حکوومەتی هەرێم و عێراقا پەیوەندیەکانمان زیاتر بەهێز بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕۆزا بێستون ڕاوێژکاری ئابووری هەرێمی کوردستان و عێراق لە باڵێزخانی نەمسا لە ئوردن. سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانە.